شاری کفری دیارە شارێکی دێرینە چەندین مزگەوتی هاتیە ئێمە ئێستاکە لەسەر مزگەوتی خانەقاین کە تەمەنی 133 ساڵە لە ساڵی 1370 کۆچی کە مێژۆکەی لەسەر دیوارەکەیشی بەوجودە نووسراوە دروست کراوە لەسەر دەستی شێخ عومەری بیارە. ئەو کاتە چەند گومەزیەکی تیا بوو تایبەتمەندی خۆی بوو بەڵام بەداخەوە بەهۆی کۆنیوە بەهۆی ئەوەی نۆژە نەکرا بوو بەهۆی شت نەکرا ئەم مزگەوتە ڕووخا کە ڕووخاوە بوو ساڵ 2012 لەلایەن وەزارەتی ئەوقافەوە دووبارە نۆژەن کرا بەڵام بەداخەوە وەکو تیرازی خۆی نەکرا بەو کەرەستانێکەوە خۆی دروست کرا بوو نەکرایەوە و شێوەکەیشی تەنها منارەکەی نەبێت ئیتر هەموو نەخشەکانی جیاوازە لە دروستبوونی پێشووی. ڕەمەزانەکان مزگەوتەکان زیاتر جمەیان ئەهات لە خەڵکیە ئەوانەی کەوا ڕۆژویان نەگرت و ئێوارانیش ئاهاتن زۆربەی خەڵک لێرە فتاریە کرد. چەندین مامۆسای گەورە لە مزگەوتە ئیمام و خەتیب بوونە لەوانە مەلا سەعید مفتی سوێلی کە سەردەمانێک مفتی شار بووە ماوەیە لەی مزگەوتە بۆ دووبارە لە مزگەوتی حەنەفی مزگەوتی گەورەی پێڵێن لەوێشە بووە مفتی بوو ینی لە بەغاوە ترگویان لە قەراری ئەو گردە لە فتوای ئەو گردەیە دوا بە دوای ئەو مەلا عەبدولکەریمی مودەڕیس بە ڕەحمەت بێ هاتووەتە ئێرە ینی سەردانی کردووە نوێژی تایە کردووە ماوەتەوە لێرە بە هەمان شێوە مەلا جەمیلی ڕۆژبەیانی مزگەوتێکەیە ئەکەوێتە ژووری ئەم مزگەوتەوە مزگەوتی مەدرسە لەوێ دەرسی خوێندووە بەشکو دەرسی لە لای مەلا سەعیدی مفتی دەرسی خوێندووە دەرسی وتووەتەوە. ئیسەوە مزگەوتەی ناو شارە ئەڵێن حەنەفی زیاتر ئەوانەی کە مەسەبی حەنەفی بوون تورکمانەکانی ئەم شارە بوون ئەو کوردانەیش کە خۆیان کردووە تورکمان لەوێ نوێژیانە کرد زیاتر کوردەکان لێرە نوێژیانە کرد و نوێژی هەینی جاران پرستەنها لەم دوو مزگەوتەیە کرا لە ناو شارە چەند مزگەوت هەیە ئەمە ئەو مزگەوتانە ئێستا وە خەریتەی جاران ئاوی چەم وە ناو کفریا ئاهات ئەم شارە چەنجەوەیەکی تیا بوو لەسەر جەوەکان تەمان بۆ ڕیوشتوەمانە نەبوو ئاوی بۆ ڕابکێشێ بە ئیمتیدادی جەوەکانە مزگەوتەکان دروستکرا مزگەوتە کۆنەکانی. جاران بانگ ئەو کاتێک کە ئەم بڵنگۆ شتوەمانە نەبوو کەسێکی دەنگخۆش ئەهات بانگێدا شار ئەوەنە زۆر نەبوو ئەوەندە قەڵەباڵەخی لە شارە نەبوو دەنگی ئۆتۆمبیل و چی و ئەمانە خەڵک دیارە ئەیبی زەو کاتانە فەقیە لەورەی خوێن من خۆم فەقیەتی لەوێ خوێندومە لە سەرەتاوە ئەلف سەر ئا لامزەنە ئەلحێ بۆرح و دال بۆرد و ئەلحەمدو وا فێرمانیانە کرد شتێکی بەسیتی پێ دریایتر هەر کەسێ بە گەورەی توانای خۆی ئەی فەرز دەکراوە سەرهینە بەڵام یەک شت فەرز بوو سوورەی عەمەمان تەواو بکردایە ئەگەیمانە سوورەی ئیذا جاء کانە تەوابن مامۆساویت مامرە ڕەشە سەوابن یعنی هەرێک ئەمریشێکی ڕەشی بۆ ببیت. الله أكبر